جارێکی تریش بە ناوی ڕێکخراوی داکۆکەوە بە خێراتنی یەک بە یەکتانەکەم سپاسی هەر و ماندووبوونتانەکەم کە ئیش و کاری خۆتان جێهێشتووە هاتوونەتە ئێرە بۆ پشتیوانیکردن لە مافەڕەواکانی مامۆستایانی ناڕازی لە هەرێمی کوردستان. دیارە ئیمڕۆ ڕێکخراوی داکۆک لە هەر چوار شاری لەندەن، مانچستەر، بێرمیگام، نیوکاسڵ هەستاوە بە گردبوونەوە و خۆپشاندان و ناڕەزایەتی دەربڕین و بۆ پشتیوانیکردن لە خۆپشاندانەکانی مامۆستایانی ناڕازی لە هەرێمی کوردستان و پشتیوانی ڕەواکانیانەکەین، پشتیوانی داواکانیانەکەین. ئێمڕۆ ئێمە لێرە لەگەڵ ئەم هەموو گەنجە خۆبەخشە، لەگەڵ ئەم هەموو چالاکوانە بە ڕێزانە، لەگەڵ ئەندامانی ڕێکخراوی داکۆک لە بەردەم سەفارەتی عێراق کۆبووینەتەوە تاوەکو داواکاریەکانی مامۆستایانی ناڕازی لە هەرێمی کوردستان بگەێنینە سەفارەتی عێراق. مامۆستایان سەروەرن، پێشڕەوی جەماوەرن، پارەی گیفانی میلەت بۆ مەسوولی بێقیمەت، پارەی گیفانی میلەت بۆ مەسوولی بێقیمەت، دز دز دەسەڵات کوانێ داهاتی وڵات، دز دز دەسەڵات کوانێ داهاتی وڵات، هەر بە چەپڵەو بە پیکە داماڵینتان نزیکە، هەر بە چەپڵەو بە پیکە داماڵیتان نزیکە. دو ساڵ و مانگ مامۆستاکان نیان کردەوە دەمی کتێبەکان، قوتابیەکان نەڕۆیشتنەوە خوێندنگا و پۆلەکان. ئەوا تێپەڕی ڕۆژ و ساڵ و مانگ موچەکانتان نەبوو بە مانگ بە مانگ، بەرپرسەکان نەگەشتن بە ئامانج. ئەوا تێپەڕی ڕۆژ و ساڵ و مانگ میلەتان کرد هەمووی سەرگەردان، دەک خوار ڕسواتان کا دز و نامەردەکان. ئەوا تێپەڕی ڕۆژ و ساڵ و مانگ دە یەک بگرنەوە ئاسایش و پۆلیسەکان، مامۆسا و پێشمەرگەکان، کارمەند و مۆزەفەکان. ئەوا تێپەڕی ڕۆژ و ساڵ و مانگ ئەی خەڵکی سلێمانی شاری هەڵمەت و قوربانی، ئەی هەولێری هۆلا کۆبەزێن هەستن لە خەو ڕاپەڕن بەخێر، هەر ئێوە بوون سەدامتان کرد بەژێر پەت و دارە، ئێستا هەستن و بیان بەزێنن لە شارە، دەسەڵات هیچ و پوچ و بێکارە. لێرەوە بە ناوی خۆم و بە ناوی ڕێکخراوی داکۆک و بە ناوی هەموو ئێوەشەوە هەموو ئەو چالاکوانە بە ڕێزانەی لێرن پەیامێک ئاراستەی حکوومەتە شەق و شەڕەکەی مەسئول بەرزانی و قوبا تاڵەبانی بکەم و پێیان بڵێین چیتر واز بێنن لە فشارکردن لە مامۆستایانی ناڕازی، چیتر واز بێنن لە بڕینی خوت و موتەکانیان، چیتر واز بێنن لە بڕین لە فەسڵکردن و نەقڵکردنیان و بە تایبەتی پەیامە ئاراستەی بەڕێوەبەردی پەروەردەکان دەکەم کە ئاگادار کراوینێتەوە لە ڕۆژانی ڕابردوودا لە گەرمیان لە دەربەدی خان لە سلێمانی کە بەڕێوەبەری پەروەردەکان فشارێکی زۆریان لەسەر مامۆستایانی ناڕازی و نوێنەرانی مامۆستایانی ناڕازی هەیە. ئێمە لێرەوە پێتانەڵێین واز بێنن لە فشارکردن، واز بێنن تووڕەمان مەکەن، ئەگینا یەک بە یەک ناوتان دێنین لێرە لە پەرلەمانی بەریتانیا و لێرەوە لە ڕێگەی قۆنسوڵخانەی عێراقەوە پەیامەکانمان دەگەینە دادگای فیدرالی وسکاڵاتان لێتۆم لەسەر تۆمارەکەین، بۆیە دووبارە ئاگادارتان دەکەینەوە فشارەکانمان تون دەکەینەوە، واز بێنن لە فشارکردن لە مامۆستایانی ناڕازی و گرتن و بڕینیان و قوبڕینی خوت و داهات و موچەکانیان. مامۆستایان سەروەرن، پێشڕەوی جەماوەرن، نان و ئامان بۆ هەمووان، کۆموچەی مامۆستایان وانان دەستیمان تووبوونتان نەگوشین وەکو ڕوونە لە لای هەمووتان ئێمە وەکو ڕوونە لای هەمووتان ئێمە ئەمڕۆ هاتوونێتە بەردەم کونسوڵەی عێراق بۆ پشتگیریکردنی مامۆستایانی کورد کە شۆڕشێکی مەدەنیان و جوانیان دەست پێ کردو. ئێمە لێرەوە بۆیان دووپاتەگەینەوە کە بەردەوامی لە پشتگیریکردنیان ئەوەی ڕوونە لای هەمووتان هاوڵاتیانی کوردستان و بەچینی مامۆستایانی شەوانە ئێستا بە بار و دۆخێکی زۆر ناهەمواردا تێدەپەڕن، نکۆڵی لە ماف و حەقی مامۆستایان نەکرێ، موچەی خۆیان پێ نادرێت لە نێوان هەردوو حکوومەتەکەی چی هەرێم و چی حکوومەتە شیعەکەی عێراق نکۆڵی لە مافەکانیان نەکرێت و دەست بەدەستیان پێگرێت. ئێمە لێرە دووپات یەکەینەوە بە هەموو شێوەیەک وەکو ڕەوەندی کوردی لە بەریتانیا لەگەڵیانین پشتگیریانەکەین بەردەوام ببین. دەست خۆش. ئەمە پەیامی مامۆستایانی ناڕازیە، ئەمە داواکانی
مامۆستایانی ناڕازیە لە دەست بەڕێز باڵێزی عێراق لە لەندەن وەجگە لەوەش ئەم پەیامەمان ناردووە بۆ پەرلەمانی بەریتانیا و بۆ ڕێکخراوەکانی نێودەوڵەتی